سڵاوتان لێبێتەوە کاتتان باش بەرنمێکی دیکەی 222تان پێشکەشەکەم میوانی ئەم ئەڵلقەی بەرنامی 222 مامۆستا دەلیل جەمیل کادیری پێشکەوتی کێتی نیشتمانی کوردستان مامۆستاگیان بەخێربێت تەندروستیتان چۆنە لەگەڵی شوکات چۆنە ئینشەڵا باشە بین و کابراڵێت وەزێ ماندوین ئینشەڵا بەسەر کەوتووی کۆتایی ئینشەڵا مامۆستا پێمان خۆشە لە بەرنامی 222 پرسیار ئاراستی بەڕێزێکن با لەو پرسیارەوە دەست پێ بکەم گرنگی ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق چییە؟ سپاس بۆیەوە دیارە جەنابتان نەزانن بە تایبەتی بۆ کورد ئێستا کێشەیەکی گەورە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە هەیە و کۆمەڵێک بابەتی هەڵپەسێرا و ماونەتەوە ئەمە جگە ئەو بابەتە دەستوریانەی وەکو مادەی 140 وەکو کۆمەڵێک مافونتیازاتی خەڵکی کوردستان کە لە دوای پرۆسی ئازادیەوە ئەو گرفتە و کێشانە هەر ماونەتەوە چارەسەر نەکراون بەڵام سەرباری ئەوە جەنابتان نەزانن بە حکمی ئەوەی کە هەرێمی کوردستان بەداخەوە بە پرۆسەیەکی خراپە ڕۆشت هەر لە پرۆسی ئابووری سربەخۆ هەر بە بابەتی ڕێفراندۆم هەندێک هەنگاوی دیکەی حکوومەتی هەرێمی کوردستان وای کرد کە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا زیاتر بن و دوورکەوتنەوەش زۆر ڕووبات بۆیان بابەتە بە تایبەتی پرۆسی هەڵبژاردن بۆ گەڕانەوەی هاوسەنگی بۆ گەڕانەوەی بۆ چاکردنەوەی ئەو هاوکێشەیە گرنگە بە مانای ئەوەی کە ئەم هەڵبژاردنە گۆڕانکاریەکی گەورە ڕووبات بە مانای ئەوەی کە بتوانێت ئەو هاوکێشەیە چاکاتەوە ئەمەش هەمومان دەزانین لە ئێستایە لە قۆناغی ئێستایە بە دیموکراسیە دەکرێت دیموکراسیەتیش پایەیەکی گرنگی هەڵبژاردنە و پێم وایە ئەم هەڵبژاردنە فەقازێکە هەنگاوێک بەرەو پێشچوونە و پێشم وایە ئەو هاوسەنگی کە داوا ئەکرێت ئەو هاوکێشە گۆڕانکاریە کە ئەبێت دوجار هەندێک کەس هەندێک حزب نمایندەی هەرێمی کوردستان بە باش و بەخراپەوە بکەن بەو جۆرە نەبێت بەڵکو ئەمجارە هەرێمی کوردستان ڕابەرایەتێکی دیکە و ئەمجارە استراتیژێکی دیکە سیاسەتێکی دیکە بۆەوەی هیچ نابتوانن ئەو کێشانەی کە ئێستا ڕوبەڕووی خەڵکی کوردستان بوونەتەوە دەرەنجامی ئەو سیاسەتە خراپەیە کە لە هەرێمی کوردستان ڕابەرایەتیەکات بۆ ئەم قۆناغەش هەمومان دەزانین و بە مێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو هێزانەی کە ڕیشەی هەیە عمقی هەیە و استراتیژی هەیە و پەیوەندیکی باشی لە بەغدایە هەیە هەر بەو مەدلولەی کە دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بەوە هەبووە کێشە لەکوێ بێت ئەبێت چارەسەریش لەوێ بێت جەنابتان نەزانن دروشم و دیۆمی یەکێتی شەر ئەوە بووە کە هەمیشە وتێتی گرفت کێشەکان چارەسەری کێشە نە لە ئەنقەرەیە نە لە تارانە بەڵکو لە بەغدایە ئێستا هەمومان باوەڕمان بەوە هەیە کە دەبێت لە بەغدا چارەسەر بکرێت بۆ چارەسەری ئەم کێشانەش جەنابتان نەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی ڕوونی هەبووە پەیوەندیکی باشی لەگەڵ بەغدای هەبە و ئەم دوایانەش چارەسەری بەشێک لە کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هەوڵی سیاسەتی یەکێتی و لەسەر هەمووشەوە بە هەوڵ و پەیوەندیەکانی جەنابی کاک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمانە پێمان دەڵێت پێویستە یەکێتی بۆ ئەم قۆناغە ڕابەرایەتێکی گەورەی ئەو وتارە بکات کە لە خزمەتی خەڵکی کوردستان لە قزمەتی چارەسەری کێشەکانە چکە پێم وایە هێزەکانی دیکە ناتوانن ئەگەر هەموو دەنگی کوردستانیشیان پێبێت ناتوانن لە بەغدایە هیچ مافێک بۆ خەڵکی کوردستان بپچڕن لەبەر ئەوەی ئەوانە سیاسەتێکی گەڕانەوە بۆ خۆیانیان هەیە سیاسەتێکی دوورمەودایان نییە پەیوەندیکی لاوازیان هەیە و لە ناو وتارێکی خۆخۆریان لەوەلا وتارێکی شەخسەنەیان پێشم وایە باشترین بژاردە بۆ خەڵکی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان دەستەکانە خۆش بێ و گومانیتیانە مامۆستا بە ئەو بپرسم دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی توین دەنگی توین سەنگی توین لە بەغداد سەنگ و گرنگی کورد لەوێ چییە؟ جەنابتان نەزانن کە ئێمە باسیەوەکەین کە ئێستا هەموو شتەکان لە بەغداد کێشەکان لەگەڵ بەغدایە بۆیە چارەسەرەکانیش لەوێن یەکێتی داوای ئەوە کات کە
هێزی تۆین و سەنگی تۆین و دەنگی تۆین ئەم سێ چەمکە گرنگن کە دەنگدەری ئازیز لەوە تێبگات کە ئەگەر هێز بدرێتە یەکێتی ئەگەر هێز بدرێتە یەکێتی سەنگی کوردەگێڕێتەوە وە کە سەنگ گەڕایەوە ئەبێتە دەنگێکی گەورە چکە یەکێتی دوجار پۆڵایە تالی بیت بەهێزترە بێت و گەرمترە بێت و خەڵکی کوردستانیش ئەگەر لەو ئایدۆلۆژیە تەسکە حزبیە تووزانم ئایدۆلۆژیە داخراوە تێپەڕێت عبوری کات ئەگەر لە پێناوی خەڵکی کوردستان لە پێناوی مافەکانی لە پێناوی کوردستان بیر بکاتەوە دڵنیایە کە ئەو کێشە و گرفتانە بە یەکێتی چارەسەرەکە ئەکرێت بۆیە ضرورە بەڕاستی ئەم جارە لە دەرەوە ینی منم پەیامەم بۆ خەڵکی کوردستانە تەنها بۆ نییە خەڵکێکە یەکێتیە و ئایدۆلۆژیای یەکێتیە و لە ناو سیاسەتێکێتیایە بۆ چارەسەری کێشەکان ینی بەجددی ئەگەر واقعیان و دیفاکتۆ سێری ئەم بابەتانە بکەین ئایا هێزێکی تر هەیە بتوانێت لە بەغدایە چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان بکات بێگومان نەخێت هێزێکی ڕیشەیی مێژوویی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات ئەتوانێت ڕابەراتی خەڵکی کوردستان بکات ئەتوانێت هەرێمی کوردستان بەرەو کەنارێکی ئارام بێت و ئەتوانێت بەڕاستی گۆڕانکاریەک بەو سیاسەتە بێنێت کە ئێستا هەرێمی کوردستان هەیەی ئێستا کەس نازانێت بۆ نمونە خەتا لە بەغدای یا خەتا لە هەرێمی کوردستانە بۆ یەکێتی سیاسەتێکی ڕوونی هەیە داواکاریشم خەڵکی کوردستان هێز بداتە یەکێتی بۆ ئەوەی سەنگ بگەڕێتەوە بۆ کورد بۆ ئەوەی ببێتە دەنگێکی ئازاد لێر بۆ گەڕانەوەی ماف و امتیازاتەکانی خەڵکی کوردستان گومانیتیانە مامۆستا دەزانین خەڵکی ئەم سنوورە زوڵم و زۆرێکی لێکرا هەر لە کیمیابانکردن و هەر لە کۆمەڵێک بابەت و لایەنی ترەوە تا چەند گرنگە خەڵکی ئەم سنوورە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن دەنگ بە نوێنەرەکان بدەن تاکو بتوانن حکوومەتی عێراق پابند بکەن بەوەی کا خەڵکی ئەم سنوورە قەرەبوو بکاتەوە جەنابتان ئەزانن هەڵەبجەیەکێکە لەو جغرافیا و لەو نیشتیمانەی کە گەورەترین و زۆرترین قوربانی تێدا ڕوویداوە و یەکێک بووە لەو جغرافیا و نیشتیمانەی کە بەردەوام ڕوبەڕووبوونەوەی باس بووە ئەگەر بگەڕێنەوە زۆرترینی یەکەمەکان لەم نیشتیمانە بوون مەفرەزەی سەرەتایی یەکەم شەیدی شۆڕشی نوێ ئەمانە هەمووی لە هەڵەبجە بوون خەڵکی هەڵەبجە خەڵکێکی کورتپەروەر بووە بۆیە قوربانی زۆریشی داوە ئێمە وەکو خەڵکی هەڵەبجە تا ئێستا جەنابتان ئەزان وەک پێویست بەغدا حەق و حقوقی ئەم خەڵکی نەداوەتەوە قەرەبوو نەکراونەتەوە قوربانیەکانی نیشتیمانەکەی خاکەکەی دار و پەرتوی بەسەریەکەوە نەمابوو دوای 92 کە گەڕاینەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی لە قودرەتیا بوو بۆ هەڵەبجە کردی ئەوەی کە هەڵەبجەی بە جیهان ناساند حتمما سیاست و ڕؤیا و دنیابینی یەکێتی و لەسەروشیەوە هەمووتان جەنابتان ئەزانن جەنابی مام جەلال بوو ڕۆحی شاد بوو کە بەردەوام هەوڵی دەدا کە ئەم پانۆرامای هەڵەبجەیە بگاتە جیهان ئەو هەموو وەفد و وردودا ئەو هەموو کەسایەتیە جیاوازانەی کە ئاهاتنە هەرێمی کوردستان بەردەوام تیمێکی هەبوو ئەیناردنە هەڵەبجە بۆەوەی هەڵەبجەوە خۆی ببین و کاری لەسەر بکەن و شاکاری لەسەر دروست بکەن یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابتان ئەزانن تا 2003 لەم سووەک و حکومەت لەم سنوورە نەبووە بەڵام هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار و هەماهەنگ بووە حتا ئەو کاتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست یەکێتیەوە بۆ ئەم سنوورە دابڕاوە لە حکومەت جەنابتان ئەوەی خەڵکی هەڵەبجە بێت و تاریخی لەبەربێ ئەزانێ بەڵام هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پرۆژەی ئەنار بۆ هەڵەبجە حتا لە ڕووی موچە و بودجەی فەرمانبەرانی هەڵەبجە ئەینار بەردەوام خزمەتی کرد دوای ئەوەی کە گەڕایەوە جەنابتان ئەزانن 5,000 خانوو لەسەر بودجەی جەنابی مام جەلال دروست کران ئەو مۆنۆمنتە بیرۆکە و پرۆژەی جەنابی مام جەلال بووە خانوو ئەم وڵات و مەملەکەتەی ئێمە خۆتازانن بە سەرخان و ژێرخانیەوە دار و خابوو دێهاتەکانی هەموو محەڕەمە بوون دار و خابوون ئێستا دێهاتەکان جادێقیریان بۆ چووە کارەبایان بۆ چووە ئاو و ئاوەڕۆ هەیە ئەم هەڵەبجەیە جەنابتان ئەزانن ئێستا نزیکەی 30-40 گەڕەکە پێش چیمیاباران جەنابتان ئەزانن چەند گەڕەکێک بوو ئەم هەموو گەڕەکانە دروستکراوە هەمووی بە
هەوڵ و هیمەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. سەرباری ئەمە هەڵەبجە هێشتا وەک پێویست ئاوڕی لە نەدراوەتەوە. لەم دوایانەش بۆن مجەناوتان ئەوەندەی حکە یەکێتی قەرار بەدەست بووە و بڕیار بەدەست بووە و توانی بێتی خزمەتی کردووە بە هەڵەبجە، بەڵام بەداخەوە ئەوانی تر وەک پێویست نەهاتنە پێشەوە. ئێستا کە ئەم شارە پێویستی بە ئاور لێدانەوەی زیاترە ئەوەیە کە بە جددی لە بەغدایە ئابێ شەڕی بۆ بکرێت. جەنابتان ئەزانن بە پارێزگابوونی هەڵەبجە هەوڵ و هیمەتی نوێنەرانی یەکێتی و جەنابی سەرۆک باڤڵ بوو. هەمومانەمانە ئەمە ئەزانی. من ناڵێم خەڵکی کوردستان بە هەموو خەڵکی یاریمی کوردستان خەڵکی هەڵەبجەش بە هەموو حزبەکانەوە هاوکار و هەماهەنگ بوون، بەڵام سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ ئەوەی ئەوەش بەڵگەیە بخەمە ڕوو لەسەرەوەی کە یەکێتی بوو. کاتی خۆی کە سیاسەتی ئیدارە سەربەخۆکان دروست بوو بۆ نمونەڕانیە و گەرمیان و دوم دوجارش زاخۆ و سۆران کرانە ئیدارەی سەربەخۆ، هەر ئەو کاتە بڕیار بوو هەڵەبجە بکرێتە ئیدارێکی سەربەخۆ. جەنابی مامجەلال وتبووی پێویستدان کە هەڵەبجە بکرێتە ئیدارەی سەربەخۆ. هەڵەبجە ئەگەر پێویستە خزمەت بکرێت ئەبێ ناوێکی گەورەتر، ئەبێ بە مانای کەلیمە ببێتە پارێزگا. جەنابی مامجەلال هەوڵی ئەدا لە نەوەدەکانە، جەنابی مامجەلال هەوڵی ئەدا کە ئەمێ ببێ پارێزگا و ئەم قسەیەشی لێرە لە هەڵەبجە لە ماڵی یەکێک لە کەسایەتیە دیارەکانی هەڵەبجە ئەم قسەی کردو لە نەوەدەکانە کە هەڵەبجە کەواتە ئەمە سیاسەتی دوورمەدای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هەڵەبجە بکرێتە پارێزگا. ئێستا کە بووەتە بە پارێزگا وردە ئەبێ خزمەتی زیاتر بکەین، شارستانێتی تێبێنین، پرۆژەی زیاتری بۆ بێنین و بەرهێنەرەکان زیاتر ڕووکەنە هەڵەبجە. ئەمەش دڵنیابن لە ئایندەیە هەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت. بۆیە ئێمە دەڵین با دەنگی زیاتر سنگی زیاتر بینە یەکێتی بۆەوەی خزمەتی زیاتر بکات. من دڵنیام لە ئایندەیە و لە ئەنجومەنی نوێنەرانی عراقی ئایندەیە هەندێک یاسا بە هەوڵ و هیمەت و لە کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە کە بۆ قەرەبووکردنەوە بۆ خزمەتکردنی زیاتری هەڵەبجە و بۆ بودجەیەکی زیاتر بچڕێت، حتا لەو بودجانەی کە بۆ پارێزگاکان دیاری ئەکرێت بدون ئیستثنایەک بۆ هەڵەبجە بکرێت زیاتر پارە بێت. جەنابیشتان ئەزانن ئیتر لە قۆناغی ئایندا هەڵەبجەش ئەبێتە بازنەیەکی سەربەخۆ لەبەرەوەی بە پارێزگابوون و ڕێڕەوی بە پارێزگابوون و یاسایەکەی کارە یاسایەکانی تەواو بووە. بۆیە لە ئایندەیە هەڵەبجە بێتە پارێزگا لە هەموو ڕوویەکەوە بۆ هەڵبژاردن بۆ ئەمانە. بۆیە پێویستە هەمومان پێکەوە ئەم جارە دەنگی زیاتر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بین تا بتوانین ئەو داواکاریانی کە هەمانە لە نێو سیاست و کارنامەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا جێکەینەوە. دەستەکان خۆش بە مامۆستاگیان با ئەوەت بپرسم دوا پەیامی تۆ مامایکی توێ دوا پەیامی تۆ لە ڕادووی شارە زورۆ بۆ دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی خۆت شتێکت مابێت پێمانی بڵیت. سوپاس بۆیەوە. ئێمە هەمومانە زانین ئەم یەکێتی نیشتیمانی کوردستانە بە زۆر هەورازون شێوە تێپەڕی تاریخێکە ئەم حیزبە لەم جوغرافیا و لەم نیشتیمانە کارەکات لێی درا و کەوت و هەستایەوە. ئێستاش بۆ نمونە کە دەڵێم یەکێتی وەک پۆڵایە تا لێی بدرێت دەنگی زیاتر و زیاتر گەرمە بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کەس بە دژمنی خۆی نازانێت، بەڵام خەڵکانێکگەن لەم حیزبە ئەدەن. ئەوەی ڕۆژێک ئەم یەکێتی بینی بێ دەزانێ هیچ قۆناغێک نەبووە کە خەڵکی کوردستان دەست بەداری خەڵکی کوردستان بێت. کەرکووک بە نمونە ئەو کەرکووکەی کە بەجێ هێڵرا یەکێتی تێدامایە و ئێستا دەبینن سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی پارێزگاری کەرکووکەوە دکتۆر ڕێبوار چه خزمەتێک بە کەرکووگەکە. ئێستاش لێگەڕێن بە ئەم یەکێتیە بتوانێت خزمەتی زیاتر بکات. من داوام لە خەڵکی کوردستان و بە تایبەتی خەڵکی پارێزگای هەڵەبجە هەیە دەنگی زیاتر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئێمە دوورکەوینەوە لە تەعەسسوب، دوورکەوینەوە لە هەندێ بابەت. ئەبێ ئێمە بیبینین وتاری یەکێتی نیشتیمانی کوردستان عمقی بۆ بەغدایە بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستانە. سەیری وتارەکانی دیکە بکەن. وتارێکی دیکەیە لە ناو خۆی لە ناو بازنەی خۆیدایەتی. ئەگەر هەموو دەنگی کوردستانیشی بەدەستەوە بێت کە زۆرترین دەنگی کوردستانیشی لا بۆ کورسی لا بووە نەیتوانی هیچ بۆ خەڵکی کوردستان بکات، بەڵکو کێشە و گرفتەکانی بۆ خەڵکی کوردستان زیاتر کرد. وتارێکی دیکەشەیە لە دەرەوەی ئەم دوو وتارە جەنابتان ئەزانم ئەمە نە پرۆژەیە نە بابەتێکی استراتیژیە، بەڵکو
کارێکی چەند کەسیە ئەکرێ ئەمانە وەکو خۆیان ئیسفادەی لێ بکەن خەڵکی کوردستان دەنگ با بەمانە تەنها چەند کەسێک مستەفید ئەبن چکە ئەمە تاریخە ئێمە بینین ئەمە یەکەم جارمانیە لەناو پرۆسە ئەمە یەکەم جارمانیە دەنگەین بە نوێنەران ئەو نوێنەرانەی کە چوونە بەغدا چوونە پەرلەمانی کوردستانیش کامیان وەکو نوێنەرانی یەکێتی و کامیان وەکو یەکێتی ڕاستگۆ بوون لەگەڵ خەڵکی کوردستانە وە دڵنیاشم لەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا سیاسەتێکی تر بە ڕابەرایەتی سەرۆک باڤڵ دەبینن یا ئەبێ ئەو هاوکێشەیە چاکرێتەوە ئەبێ هاوسەنگی بگەڕێتەوە یا دڵنیا بن ئەم وڵاتە نایەڵین بەو جۆرە خراپتر بێت کە خراپیان کردووە سپاس بۆ دەستەکان و خۆش بێت مانومان کردی مامۆستاگیان زۆر زۆر سپاس دەکەین بە میوانداری مامۆستا دەلیل جەمیل کادیر پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی 222 پێشکەشکردن شاد و ئاسوودە بن.